بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەوی، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر هەموو لایەکدا بڕژێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەش خوای پەروەردگار تەمەنی پێداین کەوا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تشک لە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست دابین. خۆشەویستان، لە ئەڵقەکانی ڕابردوو باسمان لەوە کرد، گوتمان لە زنجیرە ئەڵقەیەکی دوور و درێژدا لە خزمەتتاندا دەبین، باس لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشە و گرفت و مەشاکلی ڕۆڵەکانمان دەکەین. گوتمان چۆن بتوانین ئێمە بەخۆمان کێشە و گرفتی منداڵەکانمان چارەسەر بکەین. لە یەک دوو ئەڵقەی ڕابردوو باسمان لە هەندێک شێواز و ئوسلوبی هەڵا کە دایکان و باوکان دەیگرنە بەر بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەی منداڵەکانیان باسمان لەوە کرد. لە ئەڵقەی ئەمڕۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار هەندێک خاڵ ماوە، باس لەو شێوازە هەڵانە، لەو ئوسلوبە هەڵانە دەکەین کە پەروەردەکاران، دایکان و باوکان دەیگرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی منداڵەکانیان. خۆشەویستان، یەکێکی تر لەو شێوازە هەڵانە کە پەروەردەکاران دایکان و باوکانی بەڕێز پەنای بۆ دەبن کاتێک کە ڕۆڵەکانیان تووشی کێشە و گرفت دەبن، تووشی مشکیلە دەبن، یەک لەو ئوسلوبە هەڵانە ئەوەیە کەوا ڕۆڵەکانیان تۆمەتبار دەکەن. پەنابردن بۆ تۆمەتبارکردن، ئیتیهامکردن. پەروەردەکانی بەڕێز، دایک و باوکی بەڕێز، کاتێک کە تۆ ڕۆڵەکەی خۆت لە قەفەسی تۆمەتباری دەکەی، دەیخەیتە ناو قەفەسی تۆمەتبارکردن، ئیتیهامی دەکەی، تۆ ئەو کاتە بە ڕۆڵی قازی هەڵدەستی، بە ڕۆڵی حاکم هەڵدەستی، ئەو قازەی کەوا حکم دەداتن، ئەحکام دەردەکاتن. تۆ بە ڕۆڵی لێکۆڵەرێک هەڵدەستی، دادوەرێکی لێکۆڵەر، محەقیقێک هەڵدەستی کەوا تۆمەت دەبەخشێتەوە، کە تۆمەتبار دەکاتن. تۆ ئەو کاتە لە ڕۆڵی پەروەردەکار دوور کەوتیەوە، ئەو پەروەردەکارەی کە چارەسەری کێشە و گرفتەکان دەکاتن، ئەو پەروەردەکارەی کە کێشەی ڕۆڵەکانی خۆی چارەسەر دەکاتن. تۆ ئێستا لە ڕۆڵی پەروەردەکاری، لە ڕۆڵی کەسێکی مڕەبی دوور کەوتیەوە. ئێستا تۆ ڕۆڵی حاکمێک دەبینی و قەزاوت دەکەی، ئیتیهامی ڕۆڵەکەت دەکەی، حکم دەردەکەی، ڕۆڵی محەقیقێک دەبینی، نەک ڕۆڵی پەروەردەکارێک. بۆیە خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، کاتێک کە تۆ کوڕەکەت تۆمەتبار دەکەی بەوەی کەوا پێی دەڵێی درۆزنە، یاخود پێی دەڵێی تۆ دزی، یاخود پێی دەڵێی کاتێک کە ئەو گرفتانەی هەبێ، کاتێک کە تۆ پێی دەڵێی تۆ کەسێکی جێلی، ئەو ڕۆڵەیەت یەکسەر باوەڕ دەکاتن. یعنی ئەمە بە تەواوی لای دەبێتە قەناعەت لە لای خۆی، چونکە ئەو خۆی لە میانەی تۆدا دەبینێتن، ئەو خۆی لە چاوی تۆدا دەبینێتن. تۆ ڕازگۆترین کەسی کە ئەو خۆی ببینێتەوە لە چاوی ئەو، تۆ نزیکترین کەسی ڕۆڵەکە تۆی، ئەو لە چاوی تۆدا، وەکو دەڵێن ئەقرب الئەقربینی، ئەو لە چاوی تۆدا خۆی دەبینێتەوە. ئەو وا دەبینێتن کە تۆ بە هیچ کاتێک هەڵە ناکەی، تووشی هەڵە نابی. ئەو وا دەزانێت کەوا تۆمەتەکانی تۆ حەقیقەتێکن. بۆیە ئەو ڕۆڵەی تۆش کاتێک کە دەزانێ ئەو تۆمەتانەی تۆ وا دەزانێ حەقیقەتە ئەمانە هیچیان شک و گومانی تێدانین. بۆیە ئەویش بە پێی دیتنی تۆ، بە پێی ڕوئیای تۆ، بیرکردنەوەی تۆ، تەماشاکردنی تۆ بۆ ئەویش بە پێی ئەوە هەڵسوکەوت دەکاتن. بۆیە دەبێتە درۆزن، دەبێتە دز و هەڵسوکەوتی کەسانی جێل دەکاتن، وەکو کەسایکی جێل هەڵسوکەوت دەکات. ئەم منداڵە لە دەرونی خۆیدا دەڵێتن، خۆ هەموو کەس دەزانێت کە کەسی جێل کەسانی جێل و کەسانی کەم عەقڵ معذورن،
عزریان قبول کراوە کەواتە وەکو ئەوان هەڵسوکەوت دەکاتن. بۆیە دایکان و باوکانی بەڕێز کاتێک کە ڕۆڵەکەت خۆی دەبینێتەوە لە مەوقعی ئیتیهامدا لە پێگەی تۆمەتبارکردندا خۆی دەبینێتەوە، ئەوە ئەو کاتە هەڵدێتن ڕادەکاتن لەبەر کاتێک کە بە تایبەتی لەبەر چاوی دایک و باوچی ڕادەکات یاخود بۆ ئەوەی کەوە لە چاوی دایک و باوچیدا ڕقی تۆمەتبارکردن لەبەر ئەو ڕقی تۆمەتبارکردنە هەمیشە ڕائەکاتن و بەبەردەوام ژیانی خۆی ژیانێکی وا دەبێتن کە ینی دیفاع لە خۆی دەکاتن، بەرگریەکی وا لە خۆی دەکاتن، بەرگریەکی تند وای لێدێ ئەم ڕۆڵەیەت کە تۆ هەمیشە تۆمەتباری دەکەی و ئەو لە بەرچاوی تۆ ڕادەکات و بەرگری لە خۆی دەکا، ئەمە وای لێدێتن ئەم ڕۆڵەیەت تەواو بێتاقەت دەبێتن، تەواو دەکەوێتن ئەوەندەی کەوە ینی هەندی تۆ تۆمەتباریکەی و هەندی ئەو بەرگریەک هەتاکو وەکو دەڵێن تا ئاخیر نەفەس بەرگری دەکا، ئەمە زۆر بێتاقەتی دەکاتن. کەواتە ئەمە لە ئەنجامدا چی لێ دێتن؟ لە دایک و باوکی دوور دەکەوێتەوە. کاتێک کە دوور دەکەوێتەوە کێشە و گرفتەکانی گەورەتر دەبن. خاوەنی کتێبی کەیفە تعالج مشکلات ئەبنائیکە بنفسیک، خاوەنی ئەم پەرتووکە دەجێڕێتەوە دەڵێت ڕۆژێک یەکێک لە کچەکان دەڵێ هاتە لام و پێی گوتم کەوا مادەی هۆشبەر دەخواتن، مادەی هۆشبەر بەکاردەدەینیتن بەکاردەهێنێەوە پەیوەندی ناشەرعی لەگەڵ گەنجان هەیە. دەڵێ لە میانەی گفتوگۆکردنمدا کاتێک کە قسەم لەگەڵ کرد لەگەڵ ئەم کچەیە دەڵێ بۆم ڕوون بووە کە سەرەتا هەندێک کێشە و گرفتی سادەی هەبووە، هەندێ مشکلەی زۆر سادەی هەبووە کە گەورە نەبوون کێشە و گرفتەکان، بەڵام ئەڵێ دایک و باوچی ئەم کچەیە بەردەوام تۆمەتباریان کردووە. بۆیە باسی ئەوە دەکات دەڵێ سەرەتا بەوەیان تۆمەتبار دەکردم دەیانگوت تۆ جگارە دەچێشی، دەڵێ باوەڕ بکەن منیش جگارم نەدەچێشام بەڵام تۆمەتباریان دەکردم، دەیانگوت تۆ جگارە چێشی، دەڵێ منیش لەو ڕۆژەی کە ئەوان تۆمەتباریان کردم چونکە تۆمەتبارکردنێکی ئیتیهامێکی زاڵمانە و ستەمکارانە بوو هەر لە خۆوە تۆمەتباریان دەکردم، دەڵێ منیش لە ڕقی دایک و باوکم دەستم بە جگارە چێشان کرد. دەڵێت بینێکی پێچوو ئینجا بەوەیان تۆمەتبار دەکردم کە دەیانگوت تۆ مخدرات مادەی هۆشبەر دەخۆیت، دەڵێ بەکاریشم نەدەینە بەخوا نزیکی مادەی هۆشبەر نەکەوت بووم، دەڵێ بەڵام هەمیشە بەردەوام ئەوجار پاش زگارە چێشانەکە بەوەیان تۆمەتبار دەکردم، دەڵێ ئینجا لە ڕقی ئەوان کەوتمە بەکارهێنانی مادەی هۆشبەریش. ئینجا دەڵێ پاش ئەوە بەوەیان تۆمەتبار دەکردم کە تۆ پەیوەندی ناشەرعیت لەگەڵ گەنجان هەیە، دەڵێ من پەیوەندیشم نەبوو، ڕۆژێک لە ڕۆژان پەیوەندیم نەبوو، بەڵام دەڵێ لەگەڵ تۆمەتبارکردنی ئەوان کە بە بەردەوامی تۆمەتباریان دەکردم ئینجا پەیوەندی ناشەرعیشم دروست بوو لەگەڵ گەنجان. بۆیە دەڵێ چەندە تۆمەتەکان زیاد بوون واتە ئەوان چەندە درێژەیان کێشا لە تۆمەتبارکردن ئەویش ئەوەندە درێژەی کێشا لە ساقیت بوون و کەوتن. تۆمەتبارکردن یەکسان بوو بە کەوتن و سقوط و ساقیت بوون لە هەموو شتێک. بەڵێ بۆیە خۆشەویستان زۆر جاران تۆمەتبارکردن بەشێکە لە کێشە نەک بەشێک بیتن لە چارەسەرکردن. ئەمە بۆ ڕۆڵەکانت ئەم نەک هەر بۆ ڕۆڵەکان بە شێوازێکی گشتیش کە زۆر جاران تۆمەتی بێبنەما دەبەخشرێتەوە، ئەم تۆمەتانە نەک کێشە و گرفت چارەسەر ناکەن بەڵکو و کێشە و گرفتەکان گەورەتر دەکەن. بۆیە زۆرش یار بین بە تایبەتی پەروەردەکارانی بەڕێز دایکان و باوکان تۆمەت بۆ ڕۆڵەکانتان مەبەخشنەوە، تۆمەتیان مەدەنە پاڵ، تۆمەتباریان مەکەن، هەوڵدەن تا دەکرێتن چارەسەری گرفتەکان بکەن، گرفتەکان بزانن لەکوێوە سەریان هەڵداوە، چارەسەری جوان داهێنان بکەن لە چارەسەردا و چۆن چارەسەری گونجاوی بۆ دەدۆزنەوە. بۆیە مخاڵێکی گرنگە کە پێویستە دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکاران ئاگاداری بن. خۆشەویستان
یەکێکی تر لەو شێوازە هەڵانە لەو ئسلوبە هەڵانە کە دایکان و باوکان و پەروەردەکارانی بەڕێز تێیدەکەون بریتە لێستاندنەوەی متمانە لە منداڵ، وەکو دەڵێن سەحب الثقە، چۆن کە زۆر جاران پەرلەمانەکان سەحبی ثقە دەکەن، متمانە لە حکوومەت دەسەنەوە. دایکان و باوکانیش ئەگەر هەڵبستن بە لێستاندنەوەی متمانە لە منداڵەکەیان، ئەمە هەڵەیەکی گەورەیە. بێگومان پەیوەندی نێوان باوک و کوڕ، پەیوەندی نێوان کوڕ و دایک و باوک، منداڵ و دایک و باوک بریتە پەیوەندی بریتە لەسەر متمانە بە یەکتری بوون، وەکو عەرەب دەڵێ ثقە المتەبادلە، یعنی پێویستە هەردوو لا متمانیان بە یەکتری بێ. بەڵام کاتێک کە کوڕ هەز دەکات کەوا باوک و دایکی متمانیان پێنەماوە، کچ هەز دەکات کەوا دایک و باوکی متمانیان لێسەندۆتەوە هیچ متمانەی پێناکەن، سیقەی پێناکەن، ئەوە لەو کاتە ئەو متمانەی بەخۆی نامینێتن. وا هەز دەکاتن کەوا ئەو توانای ئەوەی نییە کەوا هەندێک ڕەفتار و کردار و ئاکاری باش بکاتن، متمانی بەخۆی لەدەست دەدات. کاتێک کە دایک و باوک متمانی لێدەسەنەوە متمانی پێناکەن، ئەویش متمانەی بەخۆی نامینێتن. کەواتە شێوازێکی هەڵەیە. بۆیە وا گومان دەبات کە قەت ناتوانێت ئەو ڕازیبوونی دایک و باوکی بەدەست بێنێتن. کاتێکیش کەوا گومانی برد، کەوا کەوتە ئەم حاڵەتەوە وابزانێ ڕازیبوونی دایک و باوک بەدەست نایێنێ و ناتوانێت ڕەفتاری باش بکات و متمانەی بەخۆی نامینێ، یەکسانە بە چی ئەمە؟ لە ئەنجامدا ئەم ڕۆڵەیە تووشی هەڵە دەبێت، ئەمە تووشی کارەساتی گەورە دەبێتن. مادام دەڵێ ڕەفتاری چاکم پێناکرێت، دەست بە ڕەفتاری هەڵە دەکاتن. درێژە دەچێشێ لە بەردەوام بوون و مسربوون لەسەر هەڵەی گەورەی توش دەبێتن، خوا پەنامەمدا. بۆیە گرنگە دایکان و باوکان وا لە ڕۆڵەکانیان نەکەن، ڕۆڵەکانیان وا باوەڕ نەکەن کەوا متمانیان پێنین. قەت ئەم شێوازەیە بەکار نینن بەرامبەر بە ڕۆڵەکانتان. کاتێک کە تووشی گرفتێک دەبن، کێشەیەک دەبن ڕۆڵەکان، ئەم شێوازە هەڵەیە بەکارمێنن. شێوازێکی تر لە شێوازە هەڵەکان خۆشەویستان کە لە ئەنجامی ئەوە دایک و باوکان پەنای بۆ دەبن، بریتە لە ترساندن و تەهدیدکردنی منداڵ بە دەرکردنی لە ماڵ. زۆر جاران دایکان و باوکان ڕۆڵەکەیان دەترسێنن، تهدیدی دەکەن، دەڵێن لە ماڵە ئەگەر چیتر لەسەر ئەو ڕەفتارە بەردەوام بین لە ماڵەوە دەرت دەکەم. ئەمە هێشتا نەگەیشتوتە قۆناغی دەرکردن، پاشەوە باسی ئەوەش دەکەین. بەڵام قۆناغی تهدیدە، قۆناغی ترساندنە، هەڕەشە لێکردنە. کاتێک کە دایک و باوک پەنا بۆ هەڕەشەکردن دەبن کە ڕۆڵەکەیان لە ماڵەوە دەرکەن، تەمان ئەمە گەورەترین هەڵەیە خۆشەویستان. کاتێک بۆ چارەسەرکردنی کێشەکان دایک و باوک هەڕەشە لە منداڵەکەیان بکەن بەوەی کە لە ماڵەوە دەری دەکەن. ئەو ماڵەی کە تاکە پەناگەیە کە منداڵ پەنای بۆ باتن و لێی بحەوێتەوە، هیچ شوێنێکی تر شک ناباتن، هیچ شوێنێکی تری نییە، تاکە پەناگەیەکی تی کە ماڵی خۆیتی. بۆیە کە تۆ هەڕەشەی لێ دەکەی کە لە ماڵەوە دەری بکەی، ئەم ڕۆڵەیەت هەست بە ئەمن و ئەمانی نامێنێتن، هەست بەوە دەکاتن کەوە تەمان ئاسایشی لێ تێک دەچێتن و تووشی ترس دەبێت. ئەم ڕۆڵەیە تووشی دڵە ڕاوچێ دەبێتن، دڵە ڕاوچەیە کە بەردەوام لەو حاڵەتەدا دەژیتن. نەک تووشی دڵە ڕاوچێ دەبێت، بەڵکو گومانیشی لەوە دروست دەبێت تۆ بڵێ دایک و باوکم منیان خۆش بوێتن. شکو گومانی بۆ لە خۆشەویستی دایک و باوکی دروست دەبێتن. لێرەوە بیر لە چ دەکاتەوە ڕۆڵەکەت؟ بیر لە جیابوونەوە دەکاتەوە، بیر لەوە دەکاتەوە کە بالفعل لە ماڵەوە دوورکەوێتەوە. بەڵام چاوەڕوانی نزیکترین هەل و دەرفەتێک دەکاتن کە لە ماڵەوە ڕابکاتن. لە ئێستاوە کاتێک کە تۆ هەڕەشەی لێ دەکەی کە لە ماڵ دەرت دەکەم، لە ئێستاوە ئەو هەوڵی خۆ ئامادەکردن دەدات کە لە ماڵەوە هەڵبێتن. چی دەکات؟ دزی دەکاتن، پارە دەدزێتن بۆ ئەوەی پارە ئامادە بکات بۆ ئەوەی کە هاوکاری بێتن کە لە دەرەوەی ماڵ بتوانێت بژێت. تەماشاکان دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، ڕۆڵەکانتان بە هەڕەشەکردن کە دەری دەکەی لە ماڵەوە تووشی چ کرد؟
زۆر جاران ڕاستە هەڕەشەکە سادە بێتن بەڵام ئەنجامی خراپی دەبێت بۆیە قەت هەوڵ نەدەن کەوا هەڕەشە لە ڕۆڵەکانتان بکەن بەوەی کە لە ماڵەوە دەریان دەکەن ئەمە هەڕەشەکردن ئەمە ئەنجامی خراپیتی ئەی دەرکردنی ڕۆڵەکەت لە ماڵەوە ئەی ئەگەر دەری بکەی ئەمە هەڵەکە هێشتا گەورەترە خۆشەویستان کاتێک کە تۆ دەتەوێت گرفت و کێشەی منداڵەکەت بە دەرکردن لە ماڵەوە چارەسەر بکەی ئەمە کاتێک کە دەرت کرد لە ماڵەوە ڕۆڵەکەت وا هەست دەکات کە ئیدی تەواو ئەو لە دڵی دایک و باوچی و لە دڵی برا و خوشکەکانی و لە دڵی هەموو خەڵک هاتۆتە دەرەوە چۆن لە ماڵەوە دەریان کرد وا گومان دەباکەوە تازە ئەو لە دڵی دایک و باوک و خوشک و برا و هەموو خەڵکیش دەرکراوە لە دڵیشیان دەرکراوە و دەرنراوە ئەنجامی چ دەبێت تووشی نەخۆشی دەرونی دەبێت تووشی ڕاڕایی و قەلەق و دڵە ڕاوچەی بەردەوام و خەمۆچی تووشی نەخۆشی خەمۆچی نەخۆشیە دەرونیەکان هەمووی لێکۆ دەبنەوە ڕقی لە خۆی دەبێتەوە ڕق چونکە وا دەزانێت کەس خۆشی ناوێتن بۆیە خۆشەویستان بەڕاستی ئەوە دەبێتە نێچیرێکی زۆر ئاسان بۆ ئەوەی کە بۆ ئەوەی لەو نەخۆشیە دەرونیانە ڕابکات تووشی مادە هۆشبەرەکان دەبێتن بۆ ئەوەی لەو ئازارە دەرونیە ڕزگاری بێتن بەڵێ تووشی مادە هۆشبەرەکان دەبێت مادە هۆشبەرەکان دەخوات کاتێک کە دەردەکرێت لە ماڵەوە وا دەزانێت کەس خۆشی ناوێت و وا دەزانێت هەموو خەڵک تووشێت دژیەتی و ئەم هەموو ئازارە دەرونیە ڕادەکات بۆ ئەوەی کەوا حەز بە گوناه و تاوان دەکات مادەی هۆشبەر بەکاردێنێ بۆ ئەوەی لەو ئازارانە دوور بێتەوە ئەمەش تەمان لەژێر کاریگەری هاوڕێی خراپ چونکە کە لە ماڵ دەرکرا لەسەر شەقامەکان تووشی چێ دەبێت هاوڕێی خراپ ئەوانی شیاری پێ دەکەن ئەوان دەزانن کە ئێستا کەس و کاری نییە دەریان کردووە دەزانن گوێڕایەڵیان دەبێت ئەوەی کە ئەوان فەرمانی پێ بکەن بەڵێ ئەو ڕۆڵەیەش چ دەڵێتن دەڵێ خۆەوە لە کەس و کارەکەی من خراپتر نین لەوانە خراپتر نین کە منیان لە ماڵەوە دەرکردووە ئەوان منیان دەرکرد ئەوانە منیان لە خۆ گرتووە و دەم حەوێننەوە خۆ هەرچنە بێتن ئەم ئەو هاوڕێیانم ئەوە ڕۆڵەکەت وا دەڵێت دەڵێ هەرچنە بێ ئەم هاوڕێیانم گوێم لێ دەگرن هەستم پێ دەکەن یعنی احترام و ڕێزم دەگرن بەڵام ئەی کەس و کارەکەی خۆم منیان دەرکردووە گوێم لێ ناگرن هەستم پێ ناکەن سۆز و هەستیان بۆ منیە ڕێزم لێ ناگرن بۆی گوێڕایەڵی ئەوانە دەبێ ئەوانیش تەمان گوێڕایەڵیان دەبێت بۆ هەموو فەرمانەکانیان بۆیە خوا پەروەردەکاری خۆشەویست دایک و باوچی بەڕێز یعنی ڕۆژێک لە ڕۆژان با بە دڵتان دانێت بەسەر دڵتان دانێت کەوا خۆت لە ڕۆڵەیەکی خۆت ڕزگار بکەین هەشیار بن ئەوە با بەسەر دڵتان دانێت کەوا ڕۆڵەکەتان لە ماڵەوە دەربکەنە دەرەوە ئەمە هەڵەیەکی گەورەیە تووشی هەڵە دەبن کاتێک کە لەسەر هەڵەیەک ڕۆڵەکەت هەڵەیەکی کردووە لەسەر ئەوە لە ماڵەوە دەری بکەیە دەر لەسەر ڕەوشت و ڕەفتارێک کە تۆ پێی ڕازینی لەسەر ئەوە دەری بکەیە دەرەوە لە ماڵەوە چونکە ئەمە بەڕاستی هەڵەی زۆر گەورەی بە دووادادێ مەگەر کردارێک مەگەر ڕەفتارێک دەڵێم ئەوە ناڵێم کە ئەگەر جەریمەیەکی زۆر گەورە بکات بگاتە ڕادەی ئەوەی بۆ نمونە والعیاذ بالله و کەسە دوژمناتی خوا بکات دوژمناتی ناڵم بیر و باوڕی جیا ئەمە جیا بەڵام کەسێک بی بەردەوام دوژمناتی خوا بکات و دوژمناتی پەیامی خوا بکات ئەمە جیایە ئەمە خوای پەروەردگار دەفەرمێتن فەلەمما تەبەیەنە لەه ئەنەه عەدوو لله تەبەڕەئ منه کاتێک کە بۆی ڕوون بۆ کە ئەمە دوژمناتی خوا دەکات تەبەڕای لێ کرد بەڵێ ئەو کاتە قەیناکە بەڵام لەسەر هەر هەڵەیەکی تر ناکرێتەوە ڕۆڵەکەت لە ماڵەوە دەربکەیە دەرەوە ئەمە وەکو گوتم خراپەی گەورەتری بە دووادادێتن خۆشەویستان یەکێکی تر لە شێوازە هەڵەکان کە پەروەردەکاران بە تایبەت دایکان و باوکان پەنای بۆ دەبن ئەوەیە کە دوعا لە ڕۆڵەکانیان دەکەن دوعاکردن نزای خراپ لە ڕۆڵەکانیان بێگومان خۆشەویستان دوعا یەکێکە لەو هۆکارانەی کەوا دڵەکان لە یەکتری نێزیک دەکاتەوە
بەڵام دوعاکردن لە ڕۆڵەکانت دوعای خراپ لێکردنیان دڵی دایک و باوک و منداڵەکان لە یەک دوور دەخاتەوە. خۆ من ئەوە دەزانم زۆربەی هەرە زۆری دایکان و باوکان کە دوعا دەکەن دوعاکانیان لە دڵەوە نییە، کو دەڵێن لەسەرەوەی دڵە، دوعاکان بە دڵ ناکەن، لەسەر زارەچی دەکەن. بەڵام ئایا ڕۆڵەکەت هاتووە دڵی تۆ شەق بکات و تەماشای ناو دڵت بکە ئایا دوعاکەت بە دڵ کردووە یانە هەر سەر زارەچێ دوعاکەت لێ کردووە. یعنی ئەو حەقیقەتی هەست و سۆزی تۆی هەست پێ کردووە بێگومان نا. بۆیە منداڵەکەت ئەوەی گوێرێ دەبێتن کە تۆ دەیڵێ ئەو نازانی تۆ مەبەستت چییە، تەنها ئەوە دەبیستێ کە تۆ ڕۆژانە دوعاکانی لەسەر دووبارە دەکەیەوە. بۆیە ئەو وا هەست دەکا گومان دەبا کە تۆ ئەوت خۆش ناوێتن، بۆیە ئەویش ڕقی لە خۆی دەبێتەوە. بۆیە خۆشەویستان دوعاکردن لە منداڵەکان نەک گرفتەکان چارەسەر ناکاتن، بەڵکو گرفتەکان گەورەتر دەکاتن. بۆیە دوعا لە ڕۆڵەکانتان مەکەن و مەترسی ئەوەش هەیە دوعاکانتان قبول ببن لە ڕۆڵەکانتان. خۆشەویستان چونکە دوعای دایک و باوک قبولە کاتێککە لە ڕۆڵەکانیان دەکەن. بۆیە خۆشەویستان وەکو گوتم ئەم دوعاکردنت لە منداڵەکەت گرفتەکان زۆر گەورەتر دەکات، گرفتەکان زۆر چەند قات دەکاتەوە، هەوڵدان چارەسەری ناکات دوعاکردن لە منداڵەکەت. خۆتان بپارێزن لەو شێوازە هەڵەیە چونکە بەڕاستی وەکو گوتم گرفت چارەسەر ناکاتن. خۆشەویستان کۆتا خاڵمان کۆتا خاڵ لە شێوازە هەڵەکانی ئەوانەی کە دایکان و باوکان بەکاری دێنن بۆ چارەسەرکردنی گرفتەکان بریتیە لە بێ ئومێد بوون. خۆشەویستان چارەسەرکردنی گرفتی منداڵەکان پێویستی بە سەبر هەیە، پێویستی بە ئارامگرتن و خۆگری هەیە، پێویستی بە سیاسەتێک هەیە کە تۆ سیاسەتی وەکو دەڵێن سیاست لەگەڵ خۆت، سیاسەتی دەرونی درێژ بۆ چارەسەرکردن. بەڵێ پێویستی بە سیاسەتێکی ئارامگری دوور و درێژ هەیە. سیاستکردن لەگەڵ منداڵەکانت لەگەڵ دەرونی خۆت بۆ ئەوەی بێئومێد نەبی. خۆشەویستان و خراپترین شت مەترسیدارترین شت کەوا ڕێڕەوی چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لە ڕێڕەوی خۆی لا دەباتن بریتێ لە بێئومێد بوون. کاتێک کە تۆ ئومێدت نامێنێت کە ئەو ڕۆڵێت لەو گرفتە چارەسەری دەبێتن دەکرێت کێشە و گرفتەکانی چارەسەر بن، ئەمە تۆ بە تەواوی ئومێدت لە ناوبرد لە چارەسەرکردندا و کێشە و گرفتی منداڵەکانت بەرەو خراپی دەڕۆن ئەو کاتە. بۆیە با هەرگیز نەک لە کێشە و گرفتی منداڵەکانمان بەڵکو لە هیچ شتێک لە ژیاندا با بێ ئومێد نەبین، هەمیشە گەشبین بین بە گەشببینیەوە بڕوانینە ژیان بۆ ئەوەی کێشە و گرفتەکانمان کێشە و گرفتی منداڵەکانمان چارەسەر ببن و کێشەکانی خۆشمان ژیان. خۆشەویستان ئینسانی موسڵمان هەمیشە کەسێکی گەشببینە، قەت بە چاویلکەی ڕەشەوە ناڕوانێتە ژیان چەندە پڕگرفت بێتن، چەندە ناخۆش بێتن، شەو چەندە تاریک بێتن. هەمیشە مرۆڤی موسڵمان دەزانیت دوای تاریکی زۆری شەو، دوای شەوێکی ئەنگوستە چاو دەزانێت بەیانیەکی ڕووناچی بە دواوەیە. هەمیشە دوای تاریکی ڕووناچی دێتن، هەمیشە دوای زستانێکی سارد بەهارێکی خۆش بەڕێوەیە. قورئانیش پێمان دەفەرمێ ئین مع العسر یسرا فإن مع العسر یسرا. ئینجا عسریش هەمیشە لە قورئاندا لە نێوان دوو یوسر، لە نێوان دوو خۆشی هاتووە. اینجا مادام لە نێوان دوو خۆشی ئەو لای خۆشی و ئەو لای خۆشی ئینشاڵڵا ژیانمان هەمیشە پڕخۆشی دەبێتن. خۆشەویستان لێرە ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین تا ئەڵقەیەکی نوێ و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان و لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تشک بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست دەبینەوە. تاوکات لای ئێوەمان خۆش، ماڵتان ئاوا، خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.